مكتبە قەراتەم هەیە هاتن ئەوانە من خانێکم فرۆشت بوو بە 3 دەفتەر و 7 وەرەقەی هی کابرایەکی بوو پارەکەم مەرگرت پارەکەم کە وەگرت ئەوانە پێش دوکانی داهاتن سەلامیان کرد سەیان بوون سەلامەکەم وەگرتەوە تەماشای منیان کرد کە پارەکەم لە بەرکەمنا کە پارەکەم لە بەرکەمنەوەە چوون کەمینیانە سەری کۆرانەدا نابەوە ئەمژی ئینتیزاری ساحب پارەم کرد ئی خۆم لەو پارەکە چوم لێن دەرێتا و هات پارەکەم دایە 5 وەرەقەشم لێ جێڕاوخوا دەزانین لە بەرج پشتۆی پانتۆڕم نا گەڕامەوە مارە تاریک کرد بۆ عاردی پاش نێژی عیشایە لەگەر نێژی عیشای لەگەر لێدانی من ئەوە بوو بەربوو ئەلەوێن دەرێ وەڵا هەرەوە نەمزانی سوڕامەوە سیارەکەی وانم دیت بەسم هەستم پێ نەکردم چ مشکلەم نەبوو لەگەڵوان وەڵا سەلام لێکردن سەلامیان لێوەگرتمەوە لەگە پشتی سیارم کە تا بۆ غڕوەڕ لە پشتم 29 گولەم بە سیارێکەکە 5 گولەم پێکەتیا وەڵا کێسەکە هاتە ماکەمەی ئەلێ روکانە ئەوە ساری 2020 بوو 2029 یەک بوو هاتە محکەمەی ئەلێ روکانە ئێستا بدەی محکەمە تازیل بە تازیل هەتا ئێستا کە ئەوێ ڕۆژێ لە بۆ مەیاندانە ئەوتە نەکودای بۆتەوە ڕەشیان کردەوە ئەلێ روکانە تەماشاکە هەشتی دوی هەشت ئەمە ڕاوان کردەوە ئەمە هەفتەی 5 ساعتین گوتی دوی هەشت تعزیل کرایەوە حاکم لێرە حاکم نازم سەفەری دەری کردی گوتی نەخۆشە نازم قسەی وای کرد لە پاشەمە هەستایان چیان کردی هاتەمەشا ئەو تەها ئەلێ روکانە هینایتیان لێرکۆنە 29 5 بەبێ ئاگاداریمە محکەمەیان کردە 3 ساڵیان حکوم کردیا ئەو کێسە چکۆم مادە 406 فەقەرە سیوێکە لە 20 ساڵ کەمتر ناخوا داواکاری من با وەزیری با بێتە سەخت بزانم ئەو شەکوو دەبێ ئەو هەدا خلو نایەنە سەخت ئێوەی یاننا ئەخرەوە تەعدا دکۆم ما ئەو مافا لەو گۆڕەی بڕوا بەرێ محکەمە فێری لەم کرد ئەو تەش دروستکانی فەرم تەماشاکەن هەمووی تەسویرکەن بزانە فێرە یاننا